بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەزعود بارزانی. بەرگی دووەم 1958 بۆ 1961. کورد و شۆڕشی 14 تەمووزی 1958. 14 تەمووزی 1958 بۆ ئەیلولی 1961. بەشی دەیەم. پارتی و دیموکراتی و یەکەتی عەرەب. پارتی دروشمی دیموکراتی بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستانی هەڵگرتووە. ئەم دروشمە ئەوە دەگەیەنێ کە پارتی چۆن دەستی بە دیموکراتی وەگرتووە و لە گرنگیەکەی گەشتووە، چونکە گەلی کورد بۆی ناکرێ لەژێر سێبەری ڕژێمێکی دیکتاتۆریدا مافەکانی خۆی وەربگرێ. ئێمە ئەم دەرسە لە ئەزموونی حکومەتە یەک لە دوای یەکەکانی بەغداوە فێر بووین. گەلی کورد مافی خۆی لە ڕژێمێکەوە دەست دەکەوێ کە باوەڕی بە دیموکراسی هەبێ و لە هەموو عێراقدا بەکاری بێنێ. پارتی دیموکراتی کوردستان بۆی هەیە شانازی بکا بەوەی کوردستانی ڕزگار کرا و قەڵایەک بۆ هەموو تێکۆشەرانی عێراق پەنایان بۆی هێناوە. لەوانی بە دوای ئەو ئازادیە دیموکراسیەدا دەگەڕان کە لە بەغدا بەزریان کردبوو. پێویست بە درێژە پێدان ناکە، چونکە ئەو شایەدا عەرەب و کەمایەتیە نەتەوەی و ئاینیانەی بە چاوی خۆیان دیویانە زۆرن و هێشتاش ماون. پارتی لە سەردەمی پاشایەتیدا بۆ دیموکراسی تێدەکۆشە. پاش ڕووخانی ئەویش و ئێستاش هەر بۆ ئەو مەبەسا تێدەکۆشێ و واز ناهێنێ تا دەبێتە ڕاستی و ڕوودا و. خەباتی پارتی لە پێناو دیموکراسیدا لە ڕووی تێگەیشتنەوە تازە نییە. بگرێ دەگەڕێتەوە بۆ یەکەم ڕۆژانی دامەزراندنی. باڵگەش ئەو گوتارەیە کە ڕۆژنامەی خەبات زمانی لیژنەی ناوەندی لە ژمارە 147 ڕۆژی حەڤەیەکی 1960دا بڵاوی کردەوە. گوتارەکە دەڵێ ئامانجی ئەو تێکۆشانە تاڵی گەلی عێراق بە هەردوو نەتەوەی کورد و عەرەبەوە دژی ئیمپریالیزم و دەستەی فەرمانڕەوایی لە ناوبراو دانانی کۆمەڵگەیەکی دیموکراسی بوو لە باری سیاسی و ئابووری و ڕۆشنبیریەوە. ئەمجا خەبات لەسەری دەڕوا و دەڵێ دیموکراسی کە جاران دەیانگوت فەرمانی گەل بۆ گەل و نەبێ کوتاڵێکی بێبرەو بێ بمانەوێ بیهێنین بۆ نیشتیمانی خۆمان. بگرەوە تاکەی بەپێی وڵاتان و سەردەمە مێژوویەکەی دەگۆڕێ کە تێیدا جگە لەوەی خواستنە و هێنانی جۆرە ڕژێمێک لە وڵاتێکی ترەوە بێسوودە، چونکە ڕژێمی کۆمەڵایەتی پێداویستیەکان پێکی هێناون و باستناونەوە بەویستی گەل و باتوان و خەباتی هێزی کۆمەڵاتیەوە و ئەو بارودۆخەی خۆیی و دنیای تێدایە. دیسان خەبات لەسەری دەڕوا و دەڵێ باپێی ئەو ڕاستیانی باس کراون و پاش لێکۆڵینەوەی باری وڵاتەکەمان و دۆخی تایبەتی پارتی دیموکراتی کوردستان گەیشتە ئەو ڕاستیەی کە دیموکراسی بەرەو ڕووکراوی لە ناوخۆماندا هەڵقوڵا و باشترین ڕژێمێکە ئامانج و ئاوەتەکانی گەلەکەمان با کورد و عەرەبەوە دێنێتە دی. هەر بۆیەش بەندی چوارەم لە پرۆگرامدا دەڵێ تێدەکۆشین بۆ پاراستنی کۆمارە دیموکراتیەکەمان و چەسپاندنی و قوڵتر و فراوانترکردنی ڕێبازە دیموکراسیەکەی لەسەر بناغی دیموکراسی بەرەو ڕووکراودا کە ئازادی تاک و تێک ڕایگەل دابین بکات لە مەڕ دەربڕینی بیر و ڕاو ئازادی ڕۆژنامەنووسی و دانانی نەقابەکان و ڕێخستنی حیزبایەتی بۆ گشت هاوڵاتیان و دانانی دەستوری یەکجاری و دابینکردنی هەڵبژاردننی دیموکراتی ڕاستەوخۆوە کە تەواوی هاونیشتیمانیانی 18 ساڵە بە نێر و مێوە بەشداری تێدا بکەن. وەکو لەم بەندەدا دەردەکەوێ پارتی دیموکراتی کوردستانی ئێمە داوای ڕژێمێکی دیموکراسی بەرەو ڕووکراو دەکات کە ئازادی بدا بەگەل و لە دوژمنانی بستێنێتەوە. ئەمە شتێکە لە پێویستەکانی پاراستنی کۆمار و پاراستنی دەستکەوتەکانی گەل لە شۆڕشا پیرۆزەکەیدا. جگە لەوەی کە پێویستێکی هێزگار ناچاریشە بۆ گۆڕینی کۆمەڵگەی ئێمە لە ڕووی ئابووری و سیاسی و ڕۆشنبیریەوە بۆ دابینکردنی دڵنیایی و حەوانەوەی هاونیشتیمانان بە تێکڕایی. لە پێداویستەکانی ئەم ڕژێمەش دانانی ژیانی پەرلەمانی ساخ و دابینکردنی ئازادی هەڵبژاردننی گەلە بۆ نوێنەرەکانی لە پەرلەماندا تاکو وەزارت لە پەرلەمان بێتە بەرهەم و چاودێری پەرلەمانیش بەسەر حکومەتەوە بێ کە پاڵی داوە بە زۆربەیی لە پەرلەماندا. بەرژەوەندی گەل دەخوازێ کە هەموو هێزە نیشتیمانیە دڵسۆزەکان یەک بگرن و بەشداری بکەن لە بەڕێوەبردننی وڵاتدا بەهۆی وەزارەتێکی لێکدرا و یا ئەنجومەنێکی ڕاوێژکاریەوە کە نوێنەری گشت هێزە نیشتیمانیەکانی تێدا بێ ئەگەر بێ و نەتوانرا هەموو بەرە یەک کەتی نیشتیمانی بۆ دەسەڵاتداری یەک بخرێ. دیسان خەبات لە ژمارە 389 ڕۆژی 21/12/1960دا نووسیوێتی لە وڵاتێکدا کە بە ملیۆن دانیشتوانی لە مافینەتەوایەتی خۆیان بێبەش بن ناتواندرێ بگوترێ ئەو وڵاتە ئازادی و دیموکراسی تێدایە. ئەو گەلانە پێویستە ڕاستیە پرشنگدارەکەی ئەم گۆتە نەمرە لە بیر نەکەن کە دەڵێ هەرگەلێک گەلانی تر بچەوسێنێتەوە خۆی ئازاد نییە.
لەسەر گەلانی عەرەب و تورک و فارس پێویستە ئەم ڕاستیان لەبەرچاو بێت و یارمەتی گەلی کورد بدەن بۆ تێکۆشان لە ڕێی گەیشتن بە مافەڕەواکانی نەتەوایەتیدا. چونکە ئازادی ئەو گەلانە تەواو نییە کاتێک بە ناوی ئەوانەوە و بە بیانووی بەرگری لە بەرژەوەندیەوە گەلێکی برایان دێتە چەوساندنەوە. خەبات ئەمانی ساڵی 1960 و ئێستا پاش 30 ساڵ ئێمە دەیڵێنەوە و بێەوەی وشەیەکی لێ زیاد یا کەم بکەین. وەڵامیش بە دەستخاوەن وجدانەکانی عەرەب و تورک و فارسەوەیە. پارتی دیموکراتی کوردستان لە ماوەی تێکۆشانە دوور و درێژەکەی خۆیدا لە دانانی بناغی یەکەتی نیشتیمانیدا ئەگەر بەهۆی تێگەشتن و باوەڕکردنی خۆی بەم یەکەتیان نەبوایە کە بۆ پاشە ڕۆژی نێوان هەردوو گەلی کورد و عەرەب گرینگە. یەکێک لەو هەموو دەرفەتانی دەقۆستەوە کە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا بۆی هەڵکەوتن. ئەو لەبەر بڕوابوون بە کێشەی دیموکراسی لە عێراقدا ئەم یەکەتە نیشتیمانی پاراست. ئەمجا ڕاستیەکی ڕوونی تریش هەیە کە شۆڤێنی و ڕەگەزپەرستان دەیانەوێت دای بپۆشن. هیچ دەستەبەرێک بۆ سەربەخۆیی و گەشەکردن و حەوانەوە و باختەوەری لە عێراقدا نییە ئەگەر گەلی کورد مافەڕەوەکانی نەتەوایەتی خۆی وەرنەگرێ و ئەگەر یەکەتی نیشتیمانی نەبێتە ئامانجی هاوبەشی گشت عێراقیل. هاڵوێستی پارتی دیموکراتی کوردستان بۆ یەکەتی عەرەب. هەردووک نەتەوەی کورد و عەرەب لە سەردەمی عوسمانیدا دەردی بە تورکرانیان دیوە. پاشەڕی یەکەمی دنیاش لەلایەن ئیمپریالیزمەوە کەوتە بەردابەشکردنی زۆرەملێ بە پێچەوانی بەرژەوەندی خۆیان و بۆ قازانجی ئیمپریالیزم. گومانم لەوەدا نییە کە یەکەتی عەرەب بە سوودی نەتەوەی کووردە. ئەگەر ئەم یەکەتیە سەر بگرێ زۆر کۆسب لە بەردەم نەتەوەی کووردا لا دەبا بۆ وەرگرتنەوەی یەکەتیەکەی. وەکو دەزانین ئەمڕۆ عەرەب بەسەر زیاتر لە 20 دەوڵەتدا دابش کراون. فەرمانڕەوایانی ئەم دەوڵەتانە خاک و گەل و سامانی نەتەوەی عەرەب بۆ خۆیان بەکاردێن و بە هەوەسی خۆیان یاری بەگەلەکانیان دەکەن. ڕای گشتی عەرەبیش لەم کردەوەی فەرمانڕەوایان ناڕایان هەیە و نەقسەیان پڕدەکە. لەلایەکی ترەوە یەکەتی عەرەب ئامانجی جەماوەری نەتەوەی عەرەبە نەک ئامانجی حکومەتەکانی. لەبەر ئەوە ئەگەر سەر بگرێ واتایویستی جەماوەری عەرەب سەرکەوتووە. گومانیش نییە کە جەماوەری عەرەب هیچ جۆرە نیازێکی خراپی بەرامبەر بە نەتەوەی کورد نییە. بگرێ بە پێچەوانەوە ئامادەیە یارمەتی بدا بۆ وەرگرتنی مافەکانی. چونکە ئەو جەماوەرە چاک دەزانێ کە نەتەوەی کورد نەتەوەیەکی ڕەسەنە و خاکی خۆی هەیە. نەخاکی لە کەس داگیر کردووە و نە لەم ناوچەیەدا ئاوەکیە. خەڵکی تر هاتوون مافەکانیان داگیر کردووە. بەرژەوەندی نەتەوەی عەرەب لەوەدایە نەتەوەی کورد کە ژماری لە 25 ملیۆن پترە دۆستی بێ و دۆژمنی نەبێ. ئەوەی زیاتر داخی پێدەخۆین کاربەدەستانی عێراق لە کوردستانی عێراقدا بە بیانووی پارێزگاری لە عەرەبایەتی و پاراستنی یەکەتی عەرەب کوردیان چەوساندووەتەوە و دەیچەوسێننەوە. ئەمە لە کاتێکدا ئەم کاربەدەستانە بۆ تێکۆشان و مڵشۆڕی خۆیان لە ئاستی دوژمنە چەکدارەکانیاندا هەزار بڕ و بیان و دەهێننەوە. هەر کاتێک یەکەتی عەرەب لەسەر شێوەی ئاشتی و ویستی جەماوەری بێتە دی ئەوە لە بەرژەوەندی هەردوو نەتەوەی کورد و عەرەبدایە و کورد لە سەریانە بە شادیەوە وەری بگرن و پێشگیری بکەن. بەڵام ئەگەر یەکەتیەکە هەر بۆ کاربەدەستان بێ بێگومان بۆ لێدانی ئاواتی جەماوەری کورد و عەرەب دەخرێتە کار و ئاواتەکانی ئازادی و دیموکراسی و ماف و سەربەرزیان لێ دەشارێتەوە. کورد هەرگیز دژی یەکەتی عەرەب نین. وەکو شۆڤێنیەکانی عەرەب دەڵێن یەگرتنی عەرەب بەر لە هەموو کەس ئەرکی عەرەب خۆیانە. بەڵام ئاخۆ جەماوەری نەتەوەی عەرەب و دۆستەکانیان مافی ئەوەیان نییە پرسیار بکەن ئەرێ کاربەدەستەکاندان چیان بۆ کردوون. کورد بە دڵسۆزیەوە ئاواتە خوازن یەکەتی عەرەب لەسەر شوورێکی ساخ و دیموکراتیانە پێک بێت. پاشۆڕشی 4 تەمووز کاتێ لە بەغدا ناکۆکی لە نێوان هێزە عەرەبەکاندا ڕوویدا لەسەر ئەوەی یەکەتی دەست بەجێ بکرێ یا یەکەتی فیدراڵی. پارتی دیموکراتی کوردستان لە 11 نۆی 1958دا نامەیەکی دا بە عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف. بەم جۆرە ڕای خۆی تێدا دەربڕی. کێشەی یەکەتی یەکگرتن پێشەموو شتێک لە دوو لاوە بۆ ئێمە گرنگە. یەکەم تا چه ئەندازەیەک ئەو ئامانجە دوور و نزیکانە دەپارێزێ کە گەلی عێراق باتێک ڕای هەوڵی بۆ داوە و ئێستاش هەر هەوڵی بۆ دەدا. دووەم ئەندازەی پێکێنان و پاراستنی ئامانجی هاوبەشایەتی لە وڵات و ئەندازەی فراوانکردنی مافەکانی نەتەوایەتی گەلی کورد. ئەوەی لە دەستوری کۆماری عێراقدا دەدانی پێدانراوە. جگەل لەم دوو لایەنە ئێمە لە پێش هەموو شتێکدا باوەڕمان وایە کە کێشەی یەکەتی یا یەکگرتن هی گەلی عەرەبە و بەشێکە لە مافەکانی ئەو گەلە برایە بۆ دیاریکردنی چارەنووسی خۆی. ئەویش مافێکی گەورەیە یاسای مافی مرۆ بۆ هەموو نەتەوەکانی سەر زەوی داناوە و
پاشتر کۆنگرەی نەتەوەکانی ئاسیایی و ئەفریقایی لە کۆنگرەی باندۆنگدا مۆری کرد و گەلی کوردیش بە بەڵگەیەکی یاسایی دادەنێ بۆ تێکۆشانی ڕزگاری خۆی. لەبەر ئەوە ئێمە لایەنگری هەر شێوەیەکین کە گەلی عەرەب لەباری دیاریکردنی چارەنووسی خۆیەوە ڕەچاوی بکە و چۆن خۆی پێ باشە بۆ ڕێخستنی پەیوەندی لە نێوان پارچەکانی نیشتیمانی عەرەبی پارچە پارچەکراودا بە بێڕێ لێگرتن. بەڵام لەبارەی کوردستانەوە ئێمە پێشتر باسی ئەو دوو لایەنەمان کرد کە بەهی خۆمانی دەزانین و ناتوانین دەستی لێ هەڵگرین. جا بۆ پێکێنانی لایەن یەکەم کە پاراستنی ئامانجا دوور و نێزیکەکانی گەلی عێراق و خەباتی کردووە بۆ زوو پێگەیاندنی. لامانوایە ڕێی ڕاست پەلەنەکردنە بۆ هیچ کامێک لە یەکەتی و یەکگرتن. پێش وردبوونەوە و لێکۆڵینەوە و پێش هاوێشتنی هەنگاوە پێویستەکان و پێش پرسکردن بە گەلی عێراق لەم بارەیەوە بەتایبەتی کە ئێستا باری دەوڵەتان و عەرەب و عێراق لە بارترە و ماوە دەدا باشتر بیری لێ بکرێتەوە و پلە بە پلە خۆ ئامادەکردنی پێویستی بۆ بکرێ بە شێوەیەکی ساخ و دوور لە دەم و دەست و کتوپڕی. ئەو قەوارەی لەوە پەیدا دەبێ قەوارەیەکە هەموو ڕۆڵەکانی گەلی عەرەب دەگرێتەوە. کوردیش کە لە ژێر سێبەری ئەو دەوڵەتەدا دەژین ژمارەیان لە چاو ئەو زۆر بە عەرەبیەی بە شێوەیەکی فراوان دێتە خوارەوە، ئەمە ژوایان لێ دەکا تۆنتر دەست بە مافە نەتەوایەتیەکانی خۆیانەوە بگرن و زیاتر پڕهەست و وریابن بۆ هەر شتێ پەیوەندی بەو مافانەوە هەبێ. هەرچەندە دووریش بێ هەموو کردەوە و کارەکانی قەوارەی نوێ بەو تێگەیشتیان هەڵدەسەنگێنن و لەو ڕۆشناییەوە تەماشای دەکەن. بە تایبەتی ئەزموونەکانیان لەگەڵ تورکە کەمالی و لەگەڵ فارسەکان لە زۆر ڕێکەودا دەرسێکی تاڵی فێر کردوون. جا ئەم حاڵاوا لە لێپرسراوان دەکا هەر هەڵەیەک لەباری مافی نەتەوایەتی کوردەوە لە دەستیان دەرچێ ئەنجامێکی زۆر خراپی لێدەوەشێتەوە. هەر هەنگاوێک گەلی عەرەب و ئامانجەکانی بەهاوێ پێویستە هەنگاوی فراوانتری بەرەو مافی نەتەوەی کوردی لەگەڵدا بێ و بەرەو ئامانجەکانی ببە. خراپ نییە کە هەنگاوی هەردوو گەل بە پێی بارودۆخی پلەی خۆیان بێ. جا ئەوەی بنەوایە جێبەجێ بکرێ. من پێشنیاز دەکەم کە یەکەم ئەگەر عێراق ویستی بە هەر جۆرێک لە جۆرەکان بچێتە یەکگرتنێکی فیدراڵەوە لەگەڵ دەوڵەتە عەرەبە ئازادەکاندا دەبێت دەدان بنێ بە جۆرێک ئۆتۆنۆمی بۆ کوردستان لە ناو یەکەتی عێراقدا. دووەم ئەگەر عێراق ویستی بچێتە ناو یەکەتی کۆماری عەرەبی یەکگرتووەوە دەبێت دەدان بەوەدا بنێ کە گەلی کورد لە عێراقدا ئەندامێکی فیدراڵە لەم بارستە نوێدا. پارتی لە هەموو کۆنگرەکانیدا باسی یەکەتی عەرەبی کردووە چونکە دەزانێت بۆ پاشە ڕۆژی هەردوو گەل چەند گرنگ و استراتیژیە. ئێستایش و پاشتریش پارتی بە چاوی ئاگاداری و خامخۆریەوە دەڕوانێتە یەکەتی عەرەب و هاوکاری و بەشداربوونی خەبات. لە بەندی شەشەمی پرۆگرامی پارتیدا کە کۆنگرەی دەیەم لە کانونی یەکەمی 1989دا پەسەندی کرد دەڵێ بەهۆی ئەو پەیوەندیی لە نێوان بزوتنەوەی نەتەوایەتی کورد و عەرەبدا هەیە کە ئەویش مافی دیاریکردنی چارەنووسە و لەبەر پێویستیەکانی خەباتی هاوبەش یان بۆ ڕزگاری نەتەوەی و پێشکەوتنی کۆمەڵایەتی پێویستە هەموو دەستکەوتێکی پێشکەوتن و گۆڕانکاری لە بزوتنەوەی نەتەوایەتی عەرەب لە عێراقدا پێشکەوتن و گۆڕانکاری لە مافەکانی نەتەوایەتی گەلی کوردیشی لەگەڵ دابێت.